نەمامگەی کۆکاری خۆبەخشیە لە شاری کەرکووک. بۆ ئەم ساڵ 30,000 داری جۆری ئەلبیزای لە بنەتۆ گەشە پێکردووە بۆ چاندن. خەڵکی گەڕەکە جیاوازەکان دێن بە گوێرەی پێویستی، کۆڵان و گەڕەک بە خۆڕایی لەو دارانە دەبن. لەگەڵ ئەوەش نزیکەی 1000 کچ و کوڕی خۆبەخش بە چەند تیمێکی جیاواز نەمامەکان دەبەنە گەڕەک و کۆڵانەکان و دابەشی دەکەن. زبط خۆ مۆسەد دانمردە بۆ گەڕێکی شۆرجە خۆمی مام خەتیبی مزگەوتی عەمری بن عاسم ڕزای خوای گەورەی لێ بە پێویستە بە هەموو فەردێ لە شۆرجە یا مەسەلە ڕەحیماوە لە ئیسکان بێن ئەو دارانە بۆن بۆ فێنکایە بۆ ئەو شارە. کەرکووک کۆ خۆتان نەزانن ڕێژەی سەوزاییتیایە زۆر کەمە، ڕێژەکەی لە نێوان 1 بۆ 2. ئەم ڕێژەیە ستاندەرێکی چۆنڵی ستاندەری عالەمی ئەبێ ڕێژەکە زۆر لەمە زیاتر بێت. بۆیە داواکارم لە خەڵکی شاری کەرکووک هەر کەسە و لە بەردەم ماڵی خۆیان دارێک بڕوێنێت بەلانی کەمەوە. ڕێکخراوی کۆکاری خۆبەخشی لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا نزیکەی 80,000 نەمامی لە کەرکووک و دەوروبەری چاندووە. سەرپەرشتیارانی پرۆژەکە دەڵێن ئامانجیانە ئەو ڕێژەیە بگەێنن بە 1 ملیۆن نەمام و دار. نەمامەکان هەمووی دابەشکران بەسەر گروپە خۆبەخشیەکان لە هەموو گەڕەکەکانی کەرکووک. هەر نەمامێک بۆ ماڵێک ئێمە ئەمانەوێت ناو هەموو کوچە و کۆڵانەکانی کەرکووک سەوزکەینەوە. ئەم نەمامە تایبەتمەندیەکی هەیە، گەورە دەبێ و سێبەرێکی زۆر دەکات لە ماوەیەکی کورتە. والک بەکو باسم کرد تەحملی گەرمای کەرکووکەکە ئێمە ئەمانەوێت پیسی هەوای کەرکووک کەمکەینەوە، ئەمانەوێت سێبەر بۆ گەڕەکانی کەرکووک دروستکەین. ژینگە پارێزانی کەرکووک بە گرنگیەوە لە هەڵمەتی لەم شێوەیە دەڕوانن بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی لە شاری کەرکووک، چونکە پێیان وایە دووکەڵ و تەپتۆزی پاڵاوتگەنەوتیەکان و کارگەکان ژینگەی شارەکەیان خستووەتە مەترسیەوە. یعنی بەخشینی 30,000 دار ژمارەیە، بەڵام ژمارەیەکی ئەو تۆ نییە. یعنی مە پێویستمان بە ملیۆنەهان دارە، پێویستمان بە پشتوێنەی سەوزە، پێویستمان بە کەلتور چاند، یعنی بڵاوکردنەوەی کەلتورە لای مناڵەکانمان، چون ئەوان تووشی کێشەی زۆر جدی دەبن. مناڵەکانمان ئەبێ زۆر ئاگاداریان بین. گرفتی سەرەکی ئەو دار و سەوزایانەی حکومەت چاندوێتی خزمەت نەکردن و ئاونەدانیانە. بۆیە پلانی ڕێکخراوەکە ئەوە بووە نەمامەکان بدەن بە خەڵک و خۆیان خزمەت و چاودێری بکەن. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.